بەرنامەی نوژین ئیرۆ لە زاخۆیە دەلالە. نوژین سارێشکردنا برین و هاوارە هەژار و کەسیان دڵ بە کەسەرە. ji dûr ve lê dinirî heya ku guhdariya zarokên bênaz û bêbab bikin. ber bi mala kajînxanê diçîn. Hevjînê kajînxanê dema şeş mehan e bo hete hete ew hêlayî new çûye. Wî çar zarok li hembêzdayekeke xembar hêlayîne. Rewşa kajînxanê û zarokên wê nebaş e û çav li dest xelçî ye heya ku tiştekî bidenê û debara jiyana xwe bike. کاژی خاصلاو لێبێ ببوورە میوانی ناوەختینیش بەس وەکو دەستگای خێرخوازیم بارزانانی ئەمڕۆ دەبانێت میوانی تۆ بین. زۆر سپاس. فەرمووڕۆ. کاژین خان ئەم خانووە بکرێت چکە دۆخی خانەکە زۆر زۆر خراپە بڕاستی بۆ ژیان نابێ. خودیان کردار کری چەنە کری مانگانی ئەمە چتا هەفتەیە زارەکە هەفتێ چێ کرێکەتان بۆ دابینەکە خودی بێ هەیوی براهێمە دابی باشە ژی فەقیرم بەسمە بەپێی بەدۆدەچوونی برادرانی ئۆفیسی زاخۆ دەستگای خێرخوازی بارزانی بەدۆدەچوونی بۆ بەڕێستان کردووە لە ئۆفیسی زاخۆ مە دەزانین پێم وابێ هاوسەرەکەشت وەفاتی کردووە. چەندێک پێش ئێستا وەفاتی کردووە؟ ئەوە پێنج هەیوە عامل بی شۆلی دیواری دای کەپمەر خۆت بەیەکی ماسا خۆمەر پێتا ئەو لە ژیاندا بوو لە چۆ دەژیان؟ ئەمن دەوەکی ئێستا دۆختان خراپتریان ئەو کات باشتر بوو؟ ناخودی خراپترە بێگابێ کەس چاوی خوا یعنی کەس نینە چاوی خوا تەعیالی من و هەر چا ژیل بچیکن و چنە مەدرەسێ و مەچە معاش و دەهاتی نینن. باش باسی هاوسەرەکەتم کرد ڕێک چاوت پڕ لە ئاو بوو بۆ بۆ هەموو زاڵامی منە لە دوای کۆچی دوای ئەو هەست بە تەنیا یەکەی بۆی کە دڵە پڕە؟ نه هەر هەزرێت دویت کەمەوە یعنی بیرێت دوی تێنە بیراوان گری زرایە لێ خواتکن پاشا ڕوژاوە بچیکن و بێبا بنەوە. باش چەند منداڵت هەیە؟ من چاریت هەن سێ کوڕۆ کچەیەکت هەیە. لە قوتابخانە بەردەوامن؟ چنا قوتابخانە هەمووان یان گچکەت هەیە ناچێت؟ بچیک ناچێت ئەمری 2 ساڵ و نیوە دانی درێژە پێدەری خوێندن بەردەوامن لە خوێندن. بەێ چەند ئەمە دەستی تۆ خۆش بێوەکو دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە ئەولەوێتی ئەماوەیە کە منداڵ درێژە بە خوێندن بە سەرڕای ئەو دۆخە سەختی ئەمە دەیبینی منداڵەکانە درێژە پێدەری خوێندن ئەمە سوپاسی تۆکەین وەکو دەستگای خێرخوازی بارزانی.
خێرەوە هەمیە مۆزن کە دو زەحمەت لە برین هاتنە دەفمە کاتی دەچنە قوتابخانە چیان پێویستە ئایا منداڵەکان هەست باز بەواکەن کە شتێکیان مەصرفیان نەبێ یان شتەکانیان بە پێی پێویست نەبێ دەیاس حەسکە ماسرافێک هەبێت بۆ هەر چارت بچیکن و بۆ بنینە بێ ماسرافن و هەبێ مازن تەلەفۆنە بابی بێبیت بێژێتە چەند تا سەعەتکمێ تشتێ تویە تێدا بێژت بیرێ توی تێنە بیرا من کنایگری هەر ڕۆ یەک تەلەفۆنتانەویشی یاویە هەکۆمی کراگیری بۆ لابی تەلەفۆنێ بۆ منە ئەم نادنێ کەسێ جا یاوێ گۆ چەند تا ئەس بینم گۆ بیرێ توی تێنە بیرا من و ڤیدیۆی تویە تێدا کاتێک منداڵەکە لە قوتابخانە دێتەوە چیت پێ دەڵێ بەێ خودێ ئەمات بژن نەخواشە ڕێکە بۆ مەدرسێ ناخواشە هەندی سایت ڕێدا ترسنە تا چەند هەندی ساتێنە بۆرە بێژن ئەم ناوێرم بچن هەتا چن و دێن خودی دەستێ منێ دلێ بە باش ئەمە لێرە باوەندە ڕدەگری نێرە ساردە بەڕاستی ئەمڕۆ کەشەکەی با بچینە ژوورێ با بچینەوێ درێژە بە گفتوگۆ هەندێک پرسیاری تریش دەکەی پێ دەچێت سەرباتی کاژی خانەمە لێرین پێم وابێ لێرە چێشت تووشت ئامادەگی بۆ منداڵەکانت وانە؟ بەلێ ئەلڤیرا مۆلێتکە باش هەبووە ڕۆژێک منداڵەکانت خواردنێکە لێداوەکە نەتوانی بۆیان ئامادە بکەی؟ ئەرێ خودێن دەجایە هەی دەجانینە هەما بەمە بەخۆمە بە سێلاجە ژیا خوددانێ خوانیە گۆمە ژینەبی داوای چی خواردنیشانەیە کردووی نەتوانی ئامادەی بکەی؟ خودێ مۆگەلە تشتات بێژن و پارە نینن ئەس بۆ بکڕم زاڵامی مژی عامل بی شۆلێ تووسانەت کردن و مرۆ چوو چکرمە هەر چاژی چنە مەدرسێ تێنەما بێژن هەمی پۆستەرات چن و تێن و تشتێ تا تووسانن یێنمەمە ئەڤەنینە باش جور وێژی خودی ساڵە یا بەردایە بچکرمە خودی تێنەژدەوە خرد بنە تاقن ڕۆژی 10 جا حاوشێت چۆن خرد بتە تاقن جلکێتوە با بڵین بەپێی خانوەکە بێ سەرەوەی چینکۆیە ئایا باران لێدا منداڵەکان ناترسنە دەجی باران؟ بەێ خودێ دەسحارێژی هات گۆداوە چ دەنگێتێت بۆ ساکنە ساخ بیژی باش بەپێی بەدادەچوونی دەستگای خێرخوازی بارزانانی کردوێتی پێمان وابێ دوو منداڵیشت نەخۆشن بەێ دەمە سینگەوی چاڵە مەچا خودێ مە ینی پارە نەبیان ببنەم حالا خەستەوە من چجا نەبریە خودێ یعنی نازانیت چییە تا ئێستا؟ نا خودێ ما فەحسوە بۆ چێ نەگینە بزانم کات چییە حەز کرا ئەس ببم کاوە چییە ئەی بۆ نەت بردووە خودێ ما زاڵامی مەعامل بی ڕۆژێکی چوو دەها نەچوونە پارە مەسراف نەبی ئەس بمە محالە ئەرە وەڵا هەکۆمە دەڤیاز کوڕێ خۆ بمە محالەیەکی بزانم کاوە چییە سینگێوی بەپێی ئەوەی زانیاری ئێمە هەمان بێ هاوسەرەکەت کۆچی دوای کیرۆکە کرێکار بووە پێم وابێ ڕۆژێک لە ڕۆژان دیوارێک بەسەریدا بەربەتەوە و ئەمری خۆی کردووە باش لە دوای ئەو ئێوەکو خانەوادەیەک ئایا سەرچاوی داهاتانەیە کەسەیە پارەتان بۆ پێیاکە بۆ بژێ و نابخودنماچ داهاتی نینە ماش نینە هەموو هەکۆ شتێک هەبوو معیا لە خۆی کرد بۆ تێڤە کرینەدا بۆ بەس داخوازامە هەموو هین ئاریکاریامە بکەن ما بچمە خوا کابینەیژی بچمە تێڤە ئایا لە خوا بکمە تێڤە ئەمە کەسێ شولینە کوڕێ منێ مازن ئەمری 10 ساڵە یێ بچیکە سەڤا چارێ بەحسی بابێ خواتکن هەر شە
باسی دەکەن چی دەڵێن؟ ئەم دەچنە سەر پاشی دەبێت کوڕی من دەبێت وانێ بابێ مە هەوت گوتەمە یەکەم سەر پاشی لێ هەوت گوتەمە بیشتر من دا بیراتە دەکۆ بابێ مە هەوت گوتەمە ئەمە پرسیاری ئەومان کردووە دەستان خۆش بوو کە منداڵەکان بە جوانی پەروەرداکەن و لە قوتابخانەدا نەبڕابنەوەی ڕاستی بێت ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بڕە سەرچاوێکمان بۆ دابین کردوون بۆ خەرجی قوتابخانەکان ئەمە برە داهاتێکمان بۆ دابین کردوون بۆ خەرجی قوتابخانە دشوارۆزی بە تو خودی خێرا هەمیە مازن کردو ئەمە بۆ خەرجی منداڵەکانە کە بۆی درێژە پێدەری خوێندن بن باشە دشتا ڕازی بێت دەستی بۆ خۆش بێت خودت بردستی وازی دکت انشالله یه هاری کاریا عیاله میکری یه هاری کاریا میکری خودت بردستی هم میازی دکت انشالله چی ترت دەوێت مەسەڵەن بۆ نمونە ئێستا ئەمڕۆ ئەمە میوانی توین دەستگای خێرخوازی بارزانی خەیاڵ دەکەی چیت بۆ بکات خودت محمد بێتەش بن کریا دەرکرد بۆ معیال خۆی کرد بۆ خانیەکی و تشتێک با هەموو کریمە نەدا بە من پێچێنا بە خودی کوڕێمە 10 ساڵ عمری نەیشولیە هەموو بە خودی هەموو من دەبێ بچێکی ژیانە عیالی منژی خواج ببن بێ بابن ئەمە ڕەنگە بۆ خانوو نەهاتوبێتین بۆ ئێرەوەکو دەستگای خێرخوازی بارزانی کلیلی خانوویەکەت بینە بەڵام ئەگەر با بڵێیت چەشتخانە و ماڵەکە بۆ باشکەینەوە ڕازی دەبی؟ ئەرێ وەڵام شوێ هەمیان ڕازی بێت کەیفۆمە گەلێت و عیالێ مدێتم ینی بەس ناوماڵەکەت بۆ ڕێک بکەین و ناوماڵەکەت بۆ بکڕین ڕازی دەبی بۆندە؟ ئەرێ وڵاسمە منە نیوەمە شادێت ئاسمان ئەکوین بۆ من تشتێکی بکەم بۆ عیالێمە بکەن ئینشەڵا خودی دەرگەهێت بە حەشتێ بۆ هەمیە بێکت و خودی خێرەوە هەمیە ژی ماسن کرد و بکەیف عیالێمە هێت و باسیوت کرد کە منداڵەکانت نەخۆشن تا ئێستا نەتبردوون بۆ نەخۆشخانە خودی ماش پارە ڕاستی نبینە ئەس خودی ببمە محالی ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی توانوێتی بەێ بڕەپارەیەک دابین کە بۆ چارەسەرکردی منداڵەکانت ئەم بە دۆ دەچونمان کردو دەزانی چەندی تێدەچێت دەستگای خێرخوازی بارزانی خۆیان هاریکاری ئەوە دەکەن تاکو منداڵەکانیش ببنە بەر چارەسەر و چارەسەری نەخۆشەکە بکرد ڕازی بێت خودی خێرەوە هەمیە مازن کرد خودت بەردەستەوە هەمیە زێدەیەکتی شڵایەک و هاریکاری عیالێ میکری یا مەکری و هەمشتانگاوی نەدە دی کوڕێ خوا بم دەبێت هەبزانم کاوە چێشە کوڕێ من هەر ئەسوەر بێژەمت گوتە بابیژی متگوم بەسمە جارێکی بربان خودی بێ پارەی من کوڕێ خوا نەبریە مدەبی ئەس کوڕێ خوا ببم هەبزانم کا چێشەلی شڵات چارەسەر وەرەگریە خودشتی ڕازی بێت وەکو دەستگای خێرخوازی بارزانی توانوێتی خودش هەمیە ڕازی بێت ئەمە لێرە بەجێتان دێڵین سەر چاوێت نهاتم خێر و سڵامە شوێرێت تاویرین سەر چاوێت نهاتم خێر و سڵامە خودی خێراوە هەمیە مازن کە تو زەحمەتە برین هاتی نەدەفمە هەزرا عیالێ مەکری خودی خێراوە مازن کردی شەڵێ بێدەنگیەکە زۆر کاژین خان گرتیە ji dilfe سوپاسیە دەستگاهەیە خێرخوازی بارزانی دکات کو هەڤکاریە وی دکات این هاریکاری عیالێ بکن خودی وەکیل هەکۆم پێچێ بتخوام کوڕێت خوا بربانە خاستی ئەوە دەستگای خێرخوازی بارزانی بۆی دابین کردووی بکەنات عردێکی بە خودی وەکیلە بارانێکت هات ئەبە ترسیە وا گەورێ ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە کەسانی وەکێوە لەبیر ناکەین ومێدەگەرە بێنێت بەسم سەیرایان لە خۆی کرد بار عردێکی بە من چ دینات بیە هەوا تێت هەیە مەزەلە بارانێک کرد عیالێ من ترسم خودی دەنگ ژێتت باران ئۆ هەندی هەوا ژیتێت گەلە ساڵە
خدي عيالي متين أبي أبدر أخرب بناتها غنويجي جبال وحيواناتها سيري عيالي متشوقات عاديتي به زمان منوني به وهذه كاريا ما يكر بعيالي ممنونە وێ مسپاسی تۆکەین کاوەتوانین تۆ منداڵەکانت بەڕاستی دەخوێنن بەردەوام لە خوێندن بە جوانی پەروەردەیان دەکەی چنە مدرسه ماز نشم كريا وابم بوا وابم چار بچيكن تيرن مصرفه خەوناوێ ئەوە زارۆکێ نوێ دەبەختەوەر بن و ژڤێ ئێش و ئازار ڕزگار ببن. هیڤیا مەژی ئەوە بکارین ژیانەوان بگۆڕین و باشتر بکەین. داک و ئیدی خەما دڵێوە ژبێ پارەی و کرێخانی سڤک ببێت. ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی و خێرخوازان لەوێ باسیەوەت کرد کە پاشیاو کارەکانمدا پێت وتت زۆر پێویستم بە خانەوە بۆی منداڵەکانم لە باران دەترسێن ئەمە دیاریکی بچووکمان بۆی هێناویت ممنون خدا خیره و مازن که دستگاه خیرخوازی چی بارزانی تێدایە؟ سپاسیا خیرخوازی بارزانید که ما عیالمش بتانگاوی و نخواشی نادر و خدا خیره همی آمازن که تو هەستەکەم دەلەرزی بۆ کیپا میگه هات از عیال خود کند خانی یکی به کیپا میگه هات دڵخۆشی گلک دلخواش بیم خدا خیره آمازن که دڕاکە دڵ بیهاری مکری بڕۆ بە منداڵەکان بڵێ و دڵخۆشیە بڕۆ پێیان بڵێ ایمان برای خانی یک دامه سپاسیا خیرخوازی بارزانید کم از شهادت آسمانی ممنونی وانم خود خیره و مازن که تو احمد کالو احمد کالو قربان احمد کالو الو هم بینا خدا خانی دید شاید خانی که بگیری لیت خانی الحمد لله خدا خیر اخرام مازن که ان شاء الله ببم خانی کردن دیدک ند خانی یکی و خوش بلا بلا هم دی جویری در کردن بعد گونه خوشه مانا
کاژین خان بەخێر بێ بۆ ماڵە نوێیەکەت گەلێک مەمنون خودش ڕازی بێت هیوادارم بەدڵە بێ خودش ڕازی بێت گەلێک دلێ منە سپاسیە خێرخوازیە بارزانیتکەم و مسرور بارزانی خودش هەمیان ڕازی بێت ماڵە بارزان هەمیە خودش هەمیان ڕازی بێت هەمش بێت ئەنگاوی و نەخۆشی نانەدەر و خەمامی گەلێکە مازم بیە بە شەش هەی بە زەڵامی من مری جێکە خەما من سبک بی کەیکە عیالێ من دێ خۆش بێت و مەدرسێت وانەت خۆش بین الحەمدلله خودیژە ڕازی بێت بارزانی نەمر دەڵێ شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ ئێمە ژۆکو دەستگای خێرخوازی بارزانی ئێمە هەست بە شەرفێکی گەوراکەین کە خزمەتی ئەوە دەکەین خێرەوە هەمیان مازن کرد و ماڵە بارزان هەمیە سەرکی مسرور بارزانی سپاسیە هەمیات کەم و ئەمش بێت ئەنگاوی ئینانە دەر و خەمامی گەلێکە مازن بیە بە شەش هەی بە زەڵامی من مری ئینشاڵڵا چیتر خەمن نابێت لە ژیانە ڕازی بچێکە خەمام سەکتەر لێ هاتش بەر عیالێ من کەیفاوە هاتو خودی خێرەوە مازن کرد ئینشاڵڵا ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی توانی منە بڕەپارێکت بۆ دابینکەین تاکو جلوبەرێک بۆ منداڵەکان بکڕن تاکو شای سەتر ژیان بکەن ئەوە بۆ منداڵەکانە بۆ جلوبەر خودی خێرەوە مازن کرد ئینشاڵڵا بەس سپاسیە ماڵە بارزان بکەم و مسرور بارزانیت کەم و هەمیە سەرۆکێمە هیچی ترت ڕازی بێت پاشەوەی خانۆکە و تێچووی نەشتەگەری منداڵەکانیش لاستۆ ژیراوە چی ترت پێویستە وەکو پێداویستی ئایا هیچ تر پێویستە ئەمە بۆتانی بکەین ئێمە خزمەتی ئەوە بکەین دێمە خواستکەم کە مەدرسەك نێزیک بێت عیالێم چ دێمە بیانە چند دلێمی گەلان مینتە بیبڕە قوتابخانە لێرە نزیکە هەر ئەم ماڵەکە کڕی وانە زانی منە منداڵی بچووک تێ و دەستنە قوتابخانەیەک لێرەوە نزیکە بێژێ ڕازی بێت ئینشاڵڵا ماڵە بارزان ڕازی بێت هەمیشتانگاوی ئینانەدە ئەمە خزمەتکاری ئەوەین ئەمە سوپاسی تۆکەین کە منداڵەکان لە خوێندن بەردەوام من بۆ شێوە پەروەردەت کردوون باسی وت بۆ کردم وتت موبایلی شان پێ موبایلەکە هی باوبی ڕەحمەتیانە بەێ یا بابی هەکۆ مری کرێکی گولا تەلەفۆنە بابی من بۆ منە بجاابێبی هەر جارت بێژێت ئەسزرێت دویت کەم بۆی پێتر منداڵەکانش ئاسوودەی زۆر جا موبایلە بەکارنێنن ئەمە لێرە موبایلێکمان بۆ کڕیون وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆی دابین کردوون بۆی تر ئەو یادگاری تاڵەشتان نەمێنێت بارزانکەم بێشوە هەمی ڕۆزی بێت و سەرۆکێمە مەسرۆری خێراوە مازن ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەموو شتێکمان بۆ دابین کردی ئەتر وەکو خان و ماڵوانە بەڵام ئێستەیەک شتێک جێگای پرسیارە پرسیاریشم لێ کردیوتمان ئایا کێ هەیە داهات بۆ ماڵ کۆ بکاتەوە ینی پارەتان سەرچاوی پارەتان نییە داهات کۆ بکەنەوە پاشەوەی لە خانووی خۆتانن ئێوە چی دەکەن موچەیەکتان نییە ناخدمە چم و چە تشمەعاشمانینە بڕێ منێ سافات چارێ بێ بچیکە یە مازم دەستگای خێرخوازی بارزانی و خێرخوازان توانیوە موچەیەکشت بۆ دابین بکەن بۆی تر چاوتانە دەستی کەس نەبێ گەلەینا خودی خێراوە مازن کرد ئەوەش ماگانە بڕچیەکە ئیشڵا ژێ ڕازی بێت خودی بە دەستێوازی بێت ئیشڵا ئەمە لەوە زیاتر ڕاد ناگرین ئیشاڵە ژیانیشی نوێ دەست پێ دەکەن ئاسوودەتر دەژین دشوە ڕازی بێت عیالێنش تانگاویە ئینادەر و خودش هەمیان ڕازی ئەمە پێتان دەڵی ماڵتان ناوە بێ وەکو دەستگای خێرخوازی بارزانی ماڵتان هەزار جاراوە بێ و ئەمە دەڵێن خواافیز سەرچاوێ مەهاتەم خێر و سەڵامەت خودی خێراوەژی مازن ئینشەڵڵا بارزانی نەمر دەبێژە شانازیە ji بۆ مرۆڤی کو خزمەتکارێ ملەتێ خۆ بێت ئەم دەزانین کو دڵخۆشکردن ئازیزان چەندە گرنگە لەو ماژ بۆ مەژی وەکو دەستگاهی خێرخوازی بارزانی شەرەفەکە مەزنە کو خزمەتکارێ ملەتێ خۆ بین